ما هەموو هەوڵ و توانایەکمان ئەوەیە کە پلە بەرزکردنەوە بچێتە سەر سکەی خۆی و لە کاتی خۆیان هەموو ساڵێک 2 جەدول پێشکەش بە ئەنجومەنی وەزیران بکرێ، بەڵام تا ئێستاش هەمووتان دەزانن کە نەتوانراوە. ئێمە هی وەزارەتی پێشمەرگە لە ئەنجومەنی وەزیران و پێم وایە لەوێش چووە ئەمەش تۆزێ خێرایی پێ بدەین، بەڵام تا ئێستا نەمانتوانێت هێزەکانی 70 بنێرین لەبەر کۆمەڵی هۆکار کە ڕەنگە پەیوەست نەبێ بە وەزارەتی پێشمەرگەوە، پەیوەست بێ ڕاستەوخۆ بەوانەوە. بۆیە ئێوە هەمووتان ینی بەشێکن، بەشێکی ئەساسین لە داینەمۆی بەڕێوەچوونی کارەکانی وەزارەتی پێشمەرگە. ئەرکی وەزارەتی پێشمەرگە قورس بووە و هەوڵمانداوە بە هاوکاری وەکو تیمێ ئەوەندەی ئەکرێ سەرباری زروفە قورسەکەی ئێستا پێیدا تێئەپەڕێنی وەزارەتی پێشمەرگە بتوانێت ئەرکە سەربازەکانی خۆی